چێشتی مجێور ژیاننامەی خۆنووسی هەژار زنجیرەی هەژدەیەم سەید برایم 500 خانوبەرەی عەرەسەی گەڕەکی ئەرمەنیانی هەبوو. پتر لە 200 دوکان و خانووی تری لە بەغدادا بەکرێدا بوو. دەیان گوت 5 میلیۆن دیناری لە بانکدایە، بەڵام دیسان چاوی لە فلس و دووفلسی زیارەتکەرانی هیندی و کورد بوو. جینگنێک بوو، هەمیشە دەتگوت دڕوویوە بن کلکی دراوە، بەڕاستی شێتێکی تەواو. باغێکی خورمای هەبوو، بە 12,000 دینار بە ئیجارە چوو. شەوێک دەگەڵ ئیجارەداری باغەکەی لەسەر ناوی جۆرە خورمایان بوو بە هەرایان. دا بەرز نێودان و وەهای دەنەڕاند کە هەموو نوستوی حەساری غەوسی لە خەوڕاپەڕاند. سەگ باب، چۆن من دەڵێم ئەو خورمایە ناوی سوورە کێوی لەیە و تۆ دەڵێی نەخێر قامکی بووکە. ڕۆژێک دیتی ڕۆزنامە دەخوێنمەوە، کردیە هەرا. مەمنوعە ڕۆزنامە بخوێنیەوە، مێشکە تێک دەدا، تۆ نۆکەری منی، نابێ کاری وا خراپ بکەی. بۆ نەکبەتی خۆی لای وابوو فارسی دەزانی، شتهایەکی کاوێش دەکرد، نەم دەزانی چ زمانێکە. ڕۆژێک گوێران بڵێم ئەفەندی ئەوە فارسی نییە، من شتێک لە فارسی دەزانم. سیر بوو کە تووڕەن نەبوو، گوتی باشە فێرم کە. نازیرەکێک بوو، لام وا بوو، خوا مێشکی نەخستۆتە سەریەوە. خولاسە ببوومە جودانی نەقیب، دەگەڵی دەچوومە باغەکەی. خانوویەکی خۆشی لێ دروست کرد بوو. جارێکی جارەداری باغ بە من و شۆفێرەکەی گوت سەر و دەسرم بدەنێ، خورماتان بۆ تێدەکەم، بەڵام ئەفەندی نەزانێ. هەرچەند منی جارەدارم و ئەو حەقی بەسەر بەریەوە نییە و من لە ماڵی خۆم بەشی ماڵەوەی دەدەم و دەبێتە میوانم، بەڵام ببینێ من خورما بێەوە دەبەخشم، هەردووک چاوی کوێر دەبێت لە خەسیسیان. ژنی نەبوو، کوڕێکی هەبوو بە ناوی شەمسەددین، لە قەسرێکی دووردا دەژیا. کابانی ماڵ ئەو نووریە بوو کە باسی کرا، سفرەتیش من بوو. ئەفەندی زۆر موسڵمانێکی بە نوێژ و ڕۆژوو بوو، هەمیشە ورتەی دەهات، دوعای دەخوێن. زەکاتی پوڵ و خورمای نەدەدا، بەڵام ڕۆژانی جومعە 200 تاقفلسی دەکردە کیسەیەکەوە. بە سوالکەرانی بەر دەرگای بارەگای غەوسەوە دەگەڕا، فلسێک و دووفلسی بە هەر یەکێکیان دەدا. ناوبانگی بە خێرۆمان ڕۆیشت بوو. لەو خێربەخشینەوەدا مەلایەکی بە ناوی غەزالی لە دواوە دەڕۆیشت. ڕۆژێکی جومعە 50 فلسیەکی دامێ گوتی بچۆ بیدە بە فەقیران و بڵێ هی فلان کەسە. لەبەر دەرگا ژنێکی کوێرم دیت، 50 فلسیەکەم دایە و گوتم سەید برایم ناردوویە و گورجی هاتمەوە خزمەتی. سرتەیەکی دەگەڵ مەلا کرد. مەلا گوتی پوڵەکەت چ لێ کرد؟ بردمە لای ژنە کوێرەکە، لێی پرسی کەس 50 فلسی داویەی؟ ژنەکە پوڵەکەی هەر لە دەستیدا بوو، نیشانی دا گوتی سەید برایم بۆی ناردم. ئەفەندی کە دڵی خاترجەم بوو نەمدزیوە گوتی تو کوڕێکی ئەمینی، بەڵام دەبوایە بیدەی بە 50 سوال کرد. ئەفەندی جارێکی تر من خێری تۆ نابەخشمەوە، با مەلاو کارە بکە. شەوێک لە خزمەتیدا دەچوومەوە ماڵ، لە پلەکان فەرموویوە پێشم کەوە. لەسەر کەوتنا دوو پشکێکم دیت، پێم ڕێخست، گوتیەوە چ بوو؟ دوو پشک بوو، کوشتم. بە پلەکانێکی دیکەدا سەرکەوت و ئێستاژ نەیوێرا لەو پلەکانەوە سەرکەوێ. لە لای هەموو میوانانی تاریفی پاڵەوانەتی و نەترسانی من بوو کە توانیومە دوو پشک بە پێلەقە بکوژم. ڕۆژێک لە حەوشەی دیوەخان گوێم لە زیقە و هەرای ژنام بوو، ڕام کرد، دیتم توولەمارێکی باریکیان دیوە. کلکی مارم گرت و لە کون دەرم کێشا و بۆم کوشتن. ئیدی کار لەوەدا نەما. هەموو ڕۆژ دەیان گوت ئەفەندی تۆی دەوێ، نیشانی میوانانی دەدام، بڕوانن ئەو کوردەیە کە ماریش لە کون دەردێنێ و دوو پشکیش دەکوژێ. ئاخری وای وەڕەس کردم، دەینار لە دووم نەدەچوو. حاجی کەرامەت 45 ساڵ بوو لە بەغدا دەژیا، قەت 4 کەلیمەی عەرەبی بەباشی فێر نەببوو. باشی لەبیر بوو کە ساڵێک ڕووس هاتوونە خانەقین و چونکە وەک شوو من قاتی و گرانیان بە پێوە هاتووە و هەر نانی وشکی بە ئاو خواردووە و شکری خوای کردووە. ڕۆژێک بەیانی چوو بوو نانی گەرم بکڕێ، گوم بوو نەهاتەوە. ئەفەندی شێوە تەلەفۆنی بۆ هەموو پۆست و بیمارستانان کرد، سۆراغ نەبوو. دەستمان لێ شوشت. پاش 11 ڕۆژ بەیانی بە باوەشێک نانی گەرمەوە لێمان وەژور کەوت. حاجی چت بەسەر هات؟
وەڵڵا گوێم لێبوو شۆفێران بە گۆرانی دایانگوت هەرچی نەسێتە زیارەتی سەلمان عمری بەزایە چووە و بیرم هاتەوە زۆر لە مێژە نەچوومە و زیارەتە بە پێ ملم لێنا بە 2 ڕۆژ گەیمە سەلمان پاک 7 ڕۆژ لەوێ بووم و بە پێ هاتمەوە و نانم کڕی جا وەرە زاری ئەفەندی بکرێتەوە و جنێ و دا ببارن. ئەفەندی نەخۆش کەوت. ئەحمەدی هیندی و من بووینە دەرکەوان کە هەر کەس دێتە لای بێپرسی ئەو ڕێگەی نەدەی. لەو بێکاری دەرکەوانیەدا مرخم خۆش کرد عارەبی کدێب فێر بم. منجدێکی چکۆڵەی دانیشتجویانم کە فەرهەنگی عەرەبی بە عەرەبی و هاسانە پەیدا کرد. ژمارەیەکی مەجەللەی هیلالی میسری کە دەربارەی ئەحمەد شەوقی بوو دەستم کەوت. هەر وشەیەکی نایزانم لە فەرهەنگ دەیدۆزمەوە و بە میداد دەبن وشەکەی دەدەم. وا دیار بوو هیچم هەر لێ نەزانی بوو چونکە مەجەللەکە وەکسەر و بەر تەرجمە کرابێ وابوو. بە میدادی من سەر تا پای بۆر هەڵگەڕا بوو لەو زەحمەت کێشانە بێوچانەمدا کە هەمیشە جگە لە وەختی کاردەم خوێندەوە تا ئەندازەیەکی باش خۆم لە عارەبی ڕاهێنا. ڕۆژێک دەروێشێکی کوردی سەیدی پارسانی هات گوتمان ڕێت نییە بیبینی. کوڕەوە دەڵێن چی دێو دەتوانێت پێشم پێ بگرێ بڕۆم پێی بێژن من چوومە گەیلان زیارەتی موسا جەنگی دۆستی باوکی غەوسم کردووە سڵاوی ئەوم بۆ غەوسی کوڕی هێناوە بەخوا تا مخارجی گەڕانەوەم پێنەدا لە گرە نابزوم و چاویشی دەرتێرم. چوومە ژوور و بۆ ئەفەندیم گێڕاوە زۆری جنێودا ئەوەندەشی گوت ئەوە کوردە و خزمی خۆتە بۆیە دڕێداوە جا دەفەرمووی چی لێی دەم نا دوعام لێ دەکا دەمرم بچۆ ڕازی بکە بەڵام تا دەتوانی کەمی بدەیە. بە 1000 چەق و تف دەروێش بە 9 دینار ڕازی کرا و شڵتاغی بە ئەفەندی نەما. ئەفەندی تا 2 ڕۆژان جنێوی بە موسا جەنگی دۆستی باپیریدا بۆ دیاریەکی بۆی ناردووە. کاری من و ئەحمەدی هیندی جگە لە تەشریفاتی بەردەرگا دەبوایە گەرەفەندی کاری ئاودەستی بوایە بە 4 دەستان بە تەختەوە هەڵی گرین و لەبەر دەرکی ئاودەستی دانین و پاشە ناوە بیهێنینەوە شوێنەکەی خۆی کە لە حەسار بوو. لای مام حوسێن درکاندم کە خواردنەکەمان تێرمان ناکە چی بکەین چوو بوو گوتپووی فڵان کەس لەلات دەڕوا تووڕە ببوو چۆن دەڕوا ئەدی کێ ماستاوم بۆ دروستکە بە پۆلیس دەڵێن بیگرن سەربازی نەکردووە. حوسێن بەگژی داهات بوو 6 دیناری لێ ساند بوو گوتی نابێ لە لایە خوێڕیەبی نانێکم هەر دەبێت تۆ بیخۆی بۆ کاریش خوا کەریمە. هەر لەو دەرکەوانیەدا جارێک جەلال تاڵەبانی کە تازە خەتی سمێڵی دەدا هاتە لام و بوو بە ئاشنام کوڕێکیش بە ناوی عوسمان مەجیدی کۆیی دیتمی و گوتی حەز دەکەی لە فەرسەی مارکسی شارەزابی چۆن حەز ناکەم. چەند نامیلکەیەکی دامێ بیخوێنەوە. جارێکی تر هات گوتی مامۆستایەکمان بۆ دیاری کردووی زۆر زانایە چۆ لە فڵان قاوەخانە بیبینە باشت فێر دەکا. لاوێکی سمێڵ زەردی سەرچکۆڵەی چاوشین و عارەب بەر لەوە دەرسێک بڵێ فەرمووی کارت چییە؟ نۆکەری کابرایەکی عەرەبی دەوڵەمەندم. مەڵێ عەرەب ئەوە بیری شۆڤێ نییە. کابرایەکی بەغدایی مەڵێ بەغدایی ئەوە سیاسەتی ئیقلیمیە عێراقیە و بە زمانی من قسە ناکە. ئەوەش مەڵێ دنیا یەکێکە و ئیستەعمار کردوویەتە چەند باش. خولاسە وەک بەیتی مێشولەی لێهات هەر من بڵێم ئەو بڵێم مەڵێ. وەختی دەرز بەسەر چوو بەجێم هێشت و هەر لە بەرخۆمەوە دەمگوت مەڵێ عوسمانم دیتەوە. ها مامۆستاکە چۆن بوو؟ چ لەوە باشتر دەبێ؟ مەڵێ مامۆستا ئەوە سیاسەتی تەبەقیە کە بۆم گێڕاوە لە قاقای پێکەنینیدا بەخوا نەمدەزانی کەریاوەش هەیە. ڕۆژی دوایی هاتەوە کۆمۆنیستەکانی باڵا زۆر لەو سمێڵ زەردا تووڕە بوون. قەرارە مامۆستایەکی زۆر زانا لە خوان بنێرن ئێوارە دێتە لات. مامۆستای نوێ ناوی ئەحمەدبانی خێلانی بوو. چووینە قاوەخانەیەک گوتی ئیتر نامیلکە و مامیلکەت پێناوێ هەرچی مارکسیەتە وا لە سینگمدا هەمووت لەبەر پێدەڵێم. ملینا لە باسی کۆمۆنیستی بنیادەمی بەر لە تاریخ کە لە نامیلکۆکێکدا خوێند بوومەوە. بەر لە قسەکردنیش گوتی دەزانی دیالکتیک چییە؟ نەخێر مانای وەرام و پرسیاری دەمبەدەمە تاگرێک کوێرە نەمێنێ. لەسەر قسەکانی ڕۆیشت. لە ژیانی سەرەتاییدا هێندێک فێڵبازی تەمبەڵ پەیدا بوون گوتویانە ئێمە ڕاستپاردەی خوداین و ئاسمان ئێمەی کردوێتە گەورەتان بەو فێڵا چەوساندویانەوە و بۆ خۆیان خۆش ژیاون.
مامۆستا ئیجازە هەیە قسە بکەم؟ ئەی دیالەکتیک بۆ چییە؟ بڵێ. لەم بارەوە وا گوتمان موسا خۆی کردوتە سەرۆکی جوولەکە و محەممەد دەوڵەتی بۆ عەرەبدا مەزراندووە، بەڵام بۆ مەسیح دەڵێ چی کە هەتا کوژراوە نانی شەوی نەبووە و بە پێخواسی و بە سواری کەرگەڕاوە. چەوسانەوەی خەڵکی لەکوێدایە؟ گوتی ها کابراایەک تماشامان دەکا نەوەکا جاسوس بێ با بڕۆین دوا جوابت دەدەمەوە. ئێستا و ئێستاش مامۆستان نەهاتەوە. عوسمان گوتی گوزارشی داوە کە ئەم کوڕا لە دەردی کۆنەپەرستی خنکاوە و چارەی بە کەس نایە. پاش چەند ساڵێک دەگەڵ چەند هەواڵێک توشمان بوو بە تووشیەوە. گوتی دڵخۆشم کە من مامۆستات بووم لەبیر تا؟ بەڵێ، بەڵام ئێستاش پرسیارەکەم بێجوابە. ئێستێکم باسە دەنووسم ئەم پیاوە لە مامۆستا هەرە پایەبەرزەکانی حیزبی کۆمۆنیستی عێراقا. پاش ماوەیەک مام حوسێن گوتی ئاشنایەکی عەکاسم هەیە دەڵێ کارم بۆ دۆزیوەتەوە. عەکاس بردمێ لای وەکیلێکی دادگوستەری بە 7 دینار و نیو دامەزرام کە ڕۆژانە دەفتەرەکەی خاوێن کەمەوە و ئێواران لە پشت دەرکە دانیشم چاو نوشابە بۆ میوانانی بێنم. شەویش لە دەفتەر پخە و نیوەڕوان دەینارمە ماڵە خواردنم بۆ دەهێنا و بەشی منیشی دەکرد. ماڵەکەی زۆر دوور بوو، دەبووە 2 تووبوس بگۆڕم و زۆریش بە پێ بڕۆ. زۆر ماندوو دەبوو، بەڵام نانی نیوەڕۆکەم کە دەردەچوو ڕازی بوو. ئاغاکەم ناوی عەبوود شاڵچی بوو، وەکیلێکی زۆر پڕکار بوو، زۆر دەوڵەمەند و ئەشرافی و لە ئازادی خوازانی حیزبی چادرچی بوو. کتێبی زۆری لە دەفتەرەکەی هەبوو، کەترێکی بەرقی هەبوو، شەوانە چام لێدەنا و کتێبم دەخوێندەوە. یەک لەو کتێبانەی خوێندمەوە و زۆرم خۆش لێ هات، نووسراوێکی ئەدگار سنۆ بوو کە لەسەر ژیانی منداڵی و لاوەتی ماوەت 3 تونگی نووسی بوو، ناوی نابوو پیاوی ئاسیا. ئاغاکەم زۆر هۆگری متاڵاکردن بوو، تەنانەت کە دەچووە سەر پێشاویش شتێکی دەبر لەوێ بیخوێنێتەوە. ڕۆژێک گوتی وەرە بەندی کەوشەکانم توندکەوە. کردم، بەڵام هەستی کرد کە زۆرم بەلاوە گران بوو. ئیتر وازی لەم کارە هێنا. دکتور ناجی مراد ناوێ کرد لەو ئاپارتمانەدا بوو. فەڕاشەکەی ڕۆژانە کە لە بیمارستان دەگەڵی بوو، ئێوارانەویش دەگەڵ من لە پێشخانە دادەنیشت و ببووینە ئاشنا. بۆی گێڕامەوە کە ڕۆژێک دکتور بە عارەبێکی دەشتەکی گوتووە خروجت بێنە. خروج چییە؟ گوت بێنە مەعانەی بکرێ. سبەی کابرا بوخچەیەکی گرانی پێبوو، 6 کیلۆ دەبوو، گوی لە ڕۆژنامەیەکدا نابووە بوخچەوە. فەرموو دکتور بانگی کرد سەلمان وەرە مامە دیاری بۆ هێناوین لێی وەرگرا. دکتور بی بە ماڵە خۆتان؟ نەخێر، بی بە ماڵە بابە سەگ بابەکەت. ئاغام ڕۆژانی جومعە لە بەیانەوە دەهاتە دەفتەر. کوڕێکی عارەبی دەگەڵ خۆی دێنا کە لە ئیدارە دایمەزراند بوو، دەیگوت تۆ بڕۆ تەعتیل بە و تا ئێوارە مەیەوە. هەستم دەکرد کە ئەو کوڕە دەچێژنی بێگانەی بۆ دێنێتە دەفتەر و ئاغای وەکیل خەیانەت بەژنی خۆی دەکا و حەزیش ناکا من بزانم. لەو ڕۆژانەدا بەغدا لە پڕ وەک گۆمی خوێنی لێهات. خۆپێشاندانی خەڵک دژی پەیمانی پۆرتسمۆس و ساڵح جەبری سەرەک وەزیر لەو پەڕی تەوژمیدا بوو. ڕۆژ نەبوو چەند کوڕکچێک لەسەر جادە نەکوژرێ. نیوەڕۆ بوو، لە بازار بووم تەقە قەوما. بەغار هاتم بگەمەوە دەفتەر، تفەنگیان تەقاند و کابراایەکیان لە نزیک منەوە کوشت. خوێنی لەبەردەچوو، غارمدایە سەری کە بەڵکو خوێنەکەی ببەستم. لە پڕ قۆنداغە تفەنگێکیان بە پشتمدا کێشا، هەرەوەندە بوو نەمردم. بە کۆمە ڕام کرد و خۆم دە دەفتەر هاویشتەوە. شاڵچی زانی لە خۆپێشاندان داوام بەسەر هاتووە، گوتی وا دیارە تۆش سرت لەو کارانە دەخورێ. لەو ساوە زۆر بەهێدی تر دەیدواندم. ڕۆژێک کابراایەکی ڕەشی سوودانی دەگەڵ خۆی هێنا و گوتی ئەمە یاریدەت دەکا. تێگەیشتم کە ڕەشەی پێ لە من چاترە و دەفتەر 2 کەسی ناوێ. داوای حیسابەکەم کرد و خواحافیزیم لێ کرد، خڕ هاتمەوە ماڵی مام حوسێن. بەهۆی دژایەتی دەوڵەت و خۆپێشاندانی ساڵی 1940 گوتیان دەبێ شیعە و سوننی ببنە برا. کامیۆنێکی زۆر لەبەر بارەگای غەوز ڕاگیرا بوو، هەرایان دەکرد کێ دێتە نەجەف. 1000 ڕوتە و پوتە ولات خۆیان تێخزاند و دەیان گوت پڵاو دەخۆین. سەرکردەمە لا تەها ناوێک بوو، گوتم حەز دەکەم بێم، لای شۆفێر دەگەڵ خۆی سواری کردم. خۆم لە پڵاو دزیەوە، چوومە ئوتێل، چوومە زیارەتی ئیمام عەلی. لە کابرای خاوەن ئوتێلم پرسی لە وڵاتی ئێمە دەڵێن ئیمام لە سەرەمەرگدا فەرموویە مەم نێژن تا دێن دەمبەن.
عارەبێک بە وشترێکی سپی چاوڕەشەوە هاتووە تەرمی بردووە و کەس نازانێت قەبری لەکوێیە. کابرا پێکەنی گوتی ببەخشە دیارە لە وڵاتی کەرانەوە هاتووی، ئیمام لە کوفە مردووە. هێناویانەتە ئەو تەپکە سێڵاو نەیگرێتەوە و نەجەڤیانی تەپۆڵکە. مەحموود ئەحمەدی ئاشناکەی سولەیمانیم نەقڵ کرابووە بەغدا و لە ئیدارەی ئامۆزش و پەروەرشدا دەفتەردار بوو. گوتی نامەیەکت بۆ دەنووسم بچۆ کورد لەوێ کارت دەدەنێ. نامەمدا بە مهەندیسێکی کورد کە ناوی نووری بوو، ناوی بابیشم لەبیر نەماوە. شایانی باسە کە لە بەغداوە گەیشتمە کوت و لە کاراش دابەزیم کەلپەلەکەم دزرا، زۆری بۆ گەڕاین دیتمانەوە، بەڵام کەتری چالێنانم هەر فەوتا و زۆرم خەم بۆ خوارد. مهندیس گوتی ئەم شەو دەگەڵ باخچەوانەکە بە سبەی فیکرێکت بۆ دەکەمەوە. مهندیس چەند میوانێکی بەسمێڵ و لوسی هەبوو، بەزمیان بوو. دوو ماسیان دابوو بە باخچەوان بیبرژێنێ. ماسی لەسەر ئاگر بوون. باخچەوان گوتی نوێژ دەکەم، ئاگال لێبن چەقەڵ نەیان بە. لە نوێش خەلاز بوو بەجێم هێشت، کردیە هەرا ئای چەقەڵ بردی، پێم سەیر بوو لە ناو شاردا چەقەڵ ماسی بەرێ. بەیانی مهندیز ناردمیە لای چەند کارمەندێک کە دەگەڵیان بژیم. ماوەیەک مامەوە. کووت ئەوسا شارێکی زۆر پیس و پۆخڵ بوو، لە شار نەدەچوو. تەنیا کابراەک ڕۆژنامەی بەغدای دێنا و لە قاوەخانە بەکرێی دەدا. تەواو چوار خەتت نەدەخوێندەوە، دەیساندەوە و دەیدا بە یەکی تر. لەکوێ نام بخۆم. کارمەندەکان بردمیانە ناو بازار، چێشتخانەیەکیان نیشاندام کە ئێمە ئابوونەین، مانگی 4 دینار دەدەین و هەرچی بمانەوێ و کابرا هەی بێ دووجەمە دەخۆین. بوومە ئابوونە. سینەماش هەبوو، هەر بە 2 ڕۆژ فیلم دەگۆڕا. ڕۆژانە بێکار و وەڕاز دەبووم، دەچوومە سەرسەدی غەراف، سەیری ماسیان و قوڵکەی ماسیگریم دەکرد و پێی دەخافڵام. ڕۆژێک چاوم لێ بوو، عەرەبێک بەرەو کوت دەهات، بوخچەیەکی دەبن هەنگڵدا بوو. گەیشتە سەرپردی سەد، دانیش جووتێک کەوچی لە بوخچە دەرێنا، خاوێنی کردەوە و کردیە پای و هەستا. وەک نەلادەیەک کە تازە پاژنە بەرز دەپێدەکا، هەر تلاوتلی بوو. کردی و نەیکرد نەیتوانی بڕوە، دانیشت و دایکەند و نایەوە ناو بوخچە و بە پێخواسی ڕووی لە شارنا. خۆ پێشاندان دژی ساڵح زەبری لە کوتیش بەردەوام بوو. دەڕۆین و بە تێگڕایی دەیانگوت بکەوێ بکەوێ. عارەبێکی ڕووتی پێخواست کە لە کەنارەوە وێستا بوو، چەند جار هاواری کرد یاخوا بکەوێ، دەبا بکەوێ. پرسی مامە چی بکەوێ؟ دینار بکەوێ و من هەڵی گرمەوە. لە کوت دەگەڵ کوردێکی کۆیی و عارەبێکی کوردیزانی باش بوومە ئاشنا و خۆشم لێ دەهاتن. کوردەکە ناوی ئەحمەد حەوێزی و عارەبەکە ناوی خالید بوو. ڕۆژێک مهندیس گوتی دەدنێرمە بەدرە یان جەسان، کارمان هەیە. باخچەوانەکە تێیگەیاندم کە ئەو دوو شارە ئاویان سوێرە و هەوایان زۆر پیسە. گوتم ناچم. دەچیە نوعمانیە؟ کابرا چاوی لێداگرتم، گوتم بەڵێ دەچم. دەگەڵ بە نایەک و دارتاشێکدا چوومە نوعمانیە کە ئیدارەی پۆلیس تەعمیر کەینەوە و من سەرعەمەلە بم. 20 فعلەیەکی عەرەبی دەشتەکیم تەسلیم کرا و دەستمان بەکار کرد. بە قانون دەبوایە کرێکار ڕۆژانەی لە چارەگە دینارێک کەمتر نەبێ و 8 سەعات کار بکە. بەڵام عارەب گوتەنی کوێ دەبیە و کوێ دەیخوێنێتەوە. فعلە 12 سەعات کاری پێدەکرا و کرێیان ڕۆژانە 3.50 بوو. هەروە دوای 1-2 ڕۆژ هەستم کرد کرێکارەکان سرتە دەکەن و لە من بەڕوانن. برا ئەوە دەڵێن چی؟ دەڵێن ئەو کابرا هیچ لەسەر عەمەلەیی نازانێ، ئەوانی پێش تۆ قسەی خۆشیان سەگی کوڕی سەگ و قاح بەدایک بوو. تۆ هیچ نێومان پێنادەی جگە لە کاری دەوڵەت کاری خۆتمان پێناکەی، پێمان سەیرە. من و بە ناو دارتاش لە وەتاغێکی چکۆڵەدا دەژیاین. کرێکاریش لە ژوورێکی زۆر بەرفراواندا کە عەمباری گێچ و سیمانیش بوو دەنووستن. هەر لە بەرەبەیانەوە تا تاریکان لە ناو تۆز و خۆڵدا هەڵدە سوڕین. نیوە ڕۆیان سەعاتێک گوچانی فاعلان بوو. داروجانی ناو برنج بەبار لە کوت دەفرۆشرا. فاعلەکان داروجانیان دەکڕی و بە بەردایان کوتاو لەسەر تەنەکەیەکی ڕەش بە ئاگری کۆنەقامیش دایان کردە سەولە و دایان خوارد کە وەک زەهری مار تاڵ بوو. ڕۆژێک بە خشداری شار هات گوتی ئەگەر هێندێک ماڵەکەم تەعمیر کەنەوە مەمنون دەبم. گوتم باشە، وەختێکت بۆ دەدزم. پیاوێکی زۆر ناسکوی هێمن و خەڵکی نەجەف بوو. ویستی نەجابەت بنوێنێ بە عەمەلەیەکی گوت تۆزێک لەو نانەی خۆتم دەیە. گوتم مەخۆ نەخێر، وەری گرت و نایە دەمی. دەست بە زێتفی کردەوە و گوتی تاڵە ناخورێ. چاوم لێ بوو فرمێسکی دەچاو چزا.
ملینا لە جوێندان بەو دەوڵەتە دەوڵەمەندەی خاوەن نەوت و داهاتەی عێراق کە هێشتا زۆربەی دەشتەکی عێراقی ناتوانن هیچ نەبێ نانی جۆ بخۆن و پەنا بە داروجان دەبن. سبەی ئەو ڕۆژە کرێکارم بردە ماڵەکەی بۆنی وەڕۆ گۆشت قەلەمون و خۆرشت و پڵاوی زۆری داینێ. گوتم جەناب بەدبەختت کردن تا چەند ڕۆژ تام لە داروجانەکەیان ناکەن و تازە هەتا مردنیش جەمێکی وا مەگەر دەخەون ببینن. ڕۆژێک دیتم بۆ کرێکارێکی پیری کۆڵکێش خیزی زۆر تێدەکەن. گوتم خاتری ئەو پیرە بگرن باری زۆر گران مەکەن. لەو ڕۆژەوە بوومە مقەدەسیان و زۆر بەدڵ کاریان دەکرد کە لێیان نەڕەنجێم و ڕۆژی 20 جار باسی ڕحمکردنەکەمیان بۆ یەکتر دەگێڕاوە.